ئەو کۆبنەوەیە هەموو خاڵەکانیان تاوتوێ کرد و گفتوگویان لەبارەوە کرا کە شێوازێک و میکانیزمێک بدۆزنەوە کە گونجاوترین میکانیزمێ بۆ چۆنێتی دابەشکردنی ئەو مووچەیە و ئیدارەی گەرمیان بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان قایمقامەکانی ڕاستپارت پێش هەموو شتێک هاوکاری لیژنەی مووچە بکات بۆ وەرگردنی مووچەی مامۆستایان و شێوازی دابەشکردنی مووچەکە لەلایەن لیژنەکەوە و ئەوەی پێڕاگەیاندن پێویستە ئەو مووچەیە کە ئەو کەس ئەو مامۆستایانەی دوورن لە مەکتەبەکانی خۆیانەوە لیژنەکە خۆی بۆیان ببات و ئەوانەیشی نزیکن بە پێی پێویستی و بە جۆرێک بێبەریەکەوتن نەبێت لە نێوانیانە و هەموو ڕێکارەکانیش گراوەتە بەر بە هاوکاری هێزەکانی پۆلیس و ئاسایشی ناوخۆ